پارەدراوە چەندین خزمەتگوزاری و ڕێنمایی بۆ خراوەتە کارەوە وە لە وڵاتانی پێشکەوتوو ڕێزێکی زۆر لە کارمەندان و کرێکارانی کۆکردنەوەی ئەم خاشاکە دەگیرێت چونکە تەندروستی هاوڵاتیان دەپارێزن بە جۆرێک لە وڵاتێکی وەکو یاباندا بە کارمەندانی کۆکردنەوەی خاشاک دەگوترێت ئەندازیارانی تەندروستی و لەلایەن خەڵکیشەوە ڕێزێکی زۆریان لێدەگیرێت. گرنگی پاک و خاوێن ڕاگررتنی شار و فرێدانی خۆڵ و خاشاکی هاوڵاتیان و دوورخستنەوەی لەلایەن چەند کۆمپانیایەکی ئەم بوارەوە بۆتە پرۆژەیەکی بەرچاو. لەم بەرنامەیەدا تیشک دەخینە سەرکار و چالاکی و گرنگی کارەکانی یەکێک لەو کۆمپانیایانەی بواری پاک و خاوێنی ئەویش کۆمپانیای خالید شینکیە. دەپرسین ژمارەی کارگوزارانی ئەم کۆمپانیایە چەندە؟ لەسەر چه پێوەرێک شارەکانی کوردستان و گەڕەکەکانی ئەو شارە بۆ ئەم کۆمپانیایە دیاری کراوە؟ بۆچی هەوڵ نەدراوە لە ڕێی کرێکارانی کوردەوە هەلی کار یا هەلێکی زیاتر بۆ کرێکارانی کورد بڕەخسێنرێت و ڕێژەی بێکاری و هەژاری لە وڵاتەکەماندا کەم بکرێتەوە؟ و ئایا چه خزمەتگوزاریەک بۆ کارمەندان و کرێکارانی ئەم کۆمپانیایە لەلایەن کۆمپانیاکەوە دابین کراوە؟ بینەرانی بەڕێز بۆ وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر میوانداری زۆر بەڕێز ئاماند حسامەدین بەرپرسی پرۆژەکانی کۆمپانیای خالید شینکیم کردووە و پاش ناوبڕێک لەسەر ئەم پرسە قسە دەکەین. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. کاک ئاماند حسامەدین زۆر سپاس بۆ بەشداریکردن و ئامادەبوونت لە بەرنامەی باسوخواست. منی زۆر سپاسانەکەم بۆ ئەم هەلەی کە بۆتان ڕەخساندوین بۆ ئەوەی بتوانین کە هەندێشت لای هاوڵاتیان ڕوون نییە ئێمە بۆیان ڕوونکەینەوە. سەرەتا پێم خۆشە ئاماژەیەک بە مێژووی دامەزراندنی کۆمپانیاکەتان بکەن و بزانین ئەم کۆمپانیای ئێوە لە کێوە دامەزراوە و هۆکاری دامەزراندنیشتان چی بوو؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ سەرەتای دامەزراندنی ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 بۆ 1970 کە ئۆفیسێکی بچووک بوو لە شەقامی مەولەوی بەرامبەر بەریدەکە ئۆفیسی بەڵێندەرایەتی پلە حەوت بوو. وردە وردە پەرەی پێدرا و گەشەی پێدرا تا بوو بە کۆمپانیایەکی بەڵێندەرایەتی گشتی گەورە پلەیەک. ینی 39 ساڵ بەر لە ئێستەم کۆمپانیای ئێوە بوونی هەبوو دامەزراوە. بەڵێ. ئەرەو کاتەش بۆ ئەم بوارە بواری پاک و خاوێنی و پاکڕاگرتن و فرێدانی خۆڵ و خاشاک بۆیان ئەو کاتە بۆ شتێکی تر دامەزراوە. ئەو کاتە کە دامەزراوە بۆ شتێکی کە دامەزراوە بۆ مقاولات دامەزراوە بۆ دروستکردنی بینا بۆ ئاوەڕۆ بۆ نۆژەندکردنەوە. بەڵێ. ئێمە ئەمڕۆ بە شێوەیەکی گشتی باز لە کار و چالاکیەکانی کۆمپانیای خالید شینکی ئەکەین لە بواری پاک و خاوێنی و پاکڕاگرتنی شار و فرێدانی خۆڵ و خاشاکی هاوڵاتیان. کۆمپانیاکەی ئێوە لەکەیەوە بۆ ئەم ئەرکە خۆی یەکلایی کردوتەوە یام لەکەیەوە ئەم ئەرکەی گرتۆتە ئەستۆی خۆی؟ بەڵێ ئەوەی ڕاستی بێ کۆمپانیای خالید شینکی لە ساڵی 2008ەوە بۆ یەکەم جار کە خۆڵ و خاشاکی سلەیمانی درا بە کەرتی تایبەت کۆمپانیای خالید شینکی ئەم ئەرکەی گرتە ئەستۆی خۆی و بە سەرکەوتوانە جێبەجێی کردو و تا ئێستاش بەردەوامە. بەڵێ کاک ئاماند دەکرێت بزانین چەند کۆمپانیای تری هاوشێوەی کۆمپانیاکەی ئێوە لە بواری پاک و خاوێن ڕاگرتنی شار و فرێدانی خۆڵ و خاشاکدا هەیە و کارەکە؟ چەند کۆمپانیای ترن بەتایبەت لە شاری سلێمانیە؟ لە شاری سلێمانی زۆر کۆمپانیا هەیە بەڵام ئەوەی کە لە ئێستادا کار دەکا سێ کۆمپانیای تری هاوشێوەی ئێمە هەیە کە بەش کراوە بۆ نمونە ئێمە ڕۆژهەڵات و بەشی ناوەند بەشی ڕۆژ ئاوە بەکرەجۆ ڕاپەڕین. ئێوە چ بەشێکی شارتان پێدراوە لەسەر چ پێوەرێک ئەو شوێنانتان بۆ دیاری کراوە؟ بەڵێ ئێمە لە ئێستادا جێبەجێکاری پرۆژەی پاکردنەوەی خۆڵ و خاشاکی سنووری ڕۆژهەڵاتی شارین کە لەلایەن ئێمە جێبەجێکرێ هەروەها لەگەڵ کۆمپانیای قوبات بەشی ڕۆژئاوە لەسەر پێوەری ئەم خۆی ئەم تەندەرە لەسەر
کەمکردنەوەی نهێنی کە لەلایەن پارێزگای سلێمانی بانگێشی بۆ کرا و کەمترین نرخ ئەو تەندەری بۆ دەرچووە کە ئێمەین و جێبەجێکردنی کارەکانیش بە پێی ڕێنمایی و شەرت و شروتی تەندەرەکەیە. ئەی ساڵانە بۆ منە ئێستا لە شاری سلێمانی فرێدانی خۆڵ و خاشاک بەسەر 3 شوێنە وەکو جەناب داماژت پێکرد دابەش کراوە ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و ناوەند. ساڵان بە چه پێوەریان لەسەر چه میکانیزمێک بە دوواداچوو نەکرێ بۆ کار و چالاکیەکانتان بزانین چۆن بزانین کە کۆمپانیای ئێوە یا کۆمپانیایەکتر لە بوارەکەی خۆیان سەرکەوتوو بووە و وەتوانیوێتی خزمەتێکی بەرچاو زیاتر بە هاوڵاتیان بکات. بەڵێ خۆی لیژنەیەکی سەرپەرشتیاری شارەوانی هەیە کە ئۆفیسی بۆ گیراوە بۆ هەر کۆمپانیایەک لە سنوورەکەی خۆی. ئەمانە 4 سیارەی تایبەتیان هەیە بۆ گەڕان بەسەر کار و چالاکیەکانی کۆمپانیا کە ئەنجامی ئەدات. ڕۆژانە ئەو شوێنانە کە پیس بێت ئەیکا بە راپۆرت ئێمەش پێشکەشی ئێمەیەکە ئێمەش ئەبێ لە ماوەی 24 سەعاتدا پاچەکەین و ئەژنا بە پێچەوانە سزا ئەدرێن و ئەمەش هەر سەرۆکی لیژنەیەک کۆمپانیەکان تەقیمەکات لە لای سەرۆکی بۆردی شارەوانی کە سەرۆکی بۆردی پرۆژەکەیە. بەڵێ کاک ئەمانج لە ئێستاە یان بۆ منە بە شێوەیەکی گشتی ژمارەی کارگوزار و کارمەندەکانتان ئەوانەی کاڵەستن بە پاکوخاوێن ڕاگررتنی شاری سلێمانی و ئەو شوێنانی کە بۆیەوە دیارە کە ئەمە لێرە ڕێز و حرمەتمان بۆ هەمویان هەیە ژمارەیان چەندە؟ ئێمە وەک کۆمپانیای خۆمان نزیکەی 240 بۆ 250 کارمەندمان هەیە. لە زمنیانە 180 بۆ 200 کارگوزارمان هەیە. بۆیە ئەو نسبەتە ژەڵم لەبەرەوەی بەوەرز فەرقەکە جاری وایە پێویستەکە تۆ کرێکاری زیاترتە بێ جاری وایە پێویستەکە تۆ کرێکاری کەمترتە بێ. 30 بۆ 40 شۆفێرمان هەیە ئەوانی تریش ئیداری و وەرشە و چێشلێنەر و دابەژە بێ بەسەر حرەس و جەنابەت ئاماژەت بە شاری سلێمانی کرد. ئێوە لە شار و ناحیە و قەزاکانی تر یا لە پارێزگاکانی تری سلێمانیشە کار و چالاکیتان هەیەوە سنووری ئەو شوێنانش پاگەکەنەوە یان تەنها ئەو بەشەی شاری سلێمانیتان پێسپێردراوە؟ بەڵێ وەک شاری سلێمانی بەشی هەڵاتی شاری سلێمانی ئێمە جێبەجێکارین، بەڵام وەکو شوێنەکانی تری کوردستان لە هەموو کوردستان پرۆژەمان هەیە و لە ناوەڕاست و خوارووی عێراقیش پرۆژەمان هەبوو و هەشمانە و لە شاری بە تایبەتی لە شاری کەرکووکی خۆشەویست کۆمپانیاکەمان هەستاوە بە پاکردنەوەی هەموو شاری کەرکووک هەموو قاتعەکانی لەگەڵ هەموو خەستەخانەکان و خەستەخانەکانی دەور و پشتی بۆ نمونە داقۆق دووسخورمات و لە شاری هەولێریش بە هەمان شێوە جێبەجێکاری پاکردنەوەی خەستەخانەکانی. بەڵێ سنوورێکتان هەیە یا شوێنە یا شارێک بە شێوەیەکی گشتی تەنها یەک کۆمپانیا بیبا بەڕێوە تەنها یەک کۆمپانیا پاکوخاوێنی لە ئەستۆ گرت بێ بۆی بۆ منە بەدەر لە شاری سلێمانی؟ بەڵێ لە ئێستادا شاری کەرکووک وەکو بۆمباسکردی جێبەجێکردنی پرۆژەی پاکردنەوەی هەموو شاری کەرکووک لە ئەستۆی کۆمپانیاکەماندایە. بەڵێ کاک ئامانج بەدەر لە پاکوخاوێنی و پاکڕاگررتنی شارەکان و فرێدان و دوورخستنەوەی خۆڵ و خاشاکی هاوڵاتیان ئایا کۆمپانیاکەی ئێوە لە ئێستاە وەکوڵێ لە بواری ترا ئیژەکەنیان هەر ئەم بوارەتان هەیە؟ لە زۆر بوارە ئیشەکە کۆمپانیاکە لە بواری ئاوەڕۆ لە بواری نۆژەندکردنەوە لە بواری قیرتا و چاوڕێژکردن زۆر بواری تر. بەڵێ کاک ئامانج هەست دەکەین ئەوەی کە ڕۆژانە ئێمە بەرچاومان دەکەوێ بوونی کۆمەڵێژ کرێکاری عەرەب یان بوونی کۆمەڵێک کرێکاری بیانیە لەوانەی کە شاری سلێمانی پاگەکەنە یان خۆڵ خاشاکەی فرێ دەدەن. ئەم دیاردەیە بۆچیانی زیاتر هەوڵ دراوە کرێکاری عەرەب هەبێ یان کرێکاری بیانی؟ بەڵێ هۆی سەرەکی ئەوەیە کە ئاوارەیەکی زۆر ڕووی کردوتە شاری سلێمانی و لە کەمپی عەربەت نیشتەجێن
و هەندێکیشان لە ناو شاری سلێمانین لە کاری پاکردنەوە پرۆفێشناڵن چونکە هیچ لە سنووری و لە شارەکانی خۆیان هیچ کارێکیان نەکردووە تەنها ئەگەر زراعەتێکی بەسیتیان کردبێ ئەمە بۆ چەند ساڵێکە لێرن لەبەر ئەوە هەمویان خۆیان تەرخان کردووە بۆ ئەم کارە ئەوە هۆی سەرەکیە. ئەی بۆچی کە ئێوەڵێن شارەزانیان بۆ لە کاتێکا کوردستانی ژێسە لە قەیراندایە خەڵکی کورد یام کرێکاری کورد یا گەنجی کورد بێکارە ئێوە بۆ نەتانتوانیوە کرێکاری کورد زیاتر لە کۆمپانیاکەتان ئابوونی هەبێ وە ڕێی بکەنەوە و ئەگەر نەشیزانن با بۆ فێری ئیشەکە ببن. ئێمە زۆر هەوڵمانداوە کە هەلی کار بۆ کرێکاری کورد دابین بکەین بەڵام بەداخەوە هۆکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کرێکاری کورد زۆر حەز لەم کارە ناکات. ئێمە هەر کرێکارێک کە هەیە بۆ لامان کورد بێت زۆر هەوڵمان لەگەڵ داوە زۆر چاوپۆشیمان لێ کردووە زۆر تەشجیعمان کردووە بەڵام بەداخەوە لەوانەیە کە پێی شەرم بێ ئەو کارە بکات. کاگامان شتێک هەیە دەگوترێ بە تایبەت بۆ ئەو بوارانەی کە لە کەرتی تایبەتە کارەکەن دەگوترێ بۆ منە عەرەب یام هەر کرێکارێکی بیانی بە پارەیەکی کەم جاری وا هەیە یەک لە سەرسێ ئەو پارەی کە کوردەکە وەریەکرێ یان نیوەی ئەو پارەیە ڕازی ئەبێ بۆیە کۆمپانیاکانی ژیان بۆ منە شوێنەکانی کەرتی تایبەت بۆ ئەوەی داهاتێکی کەم و ئەرکێکی زۆریان یان داهاتێکی کەم بدەن و کارێکی زۆریان بۆ بکرێن ناچارن بۆ منە کرێکاری عەرەب بەکاربێن. پێت وانیە ئەمە هۆکارەکەی بێ کە ئێوەش کەمتر کرێکاری کورتانەیە؟ بەڵێ ئەمە یەکێکە لە هۆکارە گرنگەکان لەبەر ئەوەی ئەو ئاوارە عەرەبانەی کە لێرەن هەمویان لە کەمپی عەربەت نیشتەجێن لەوێ نەکرێخانوئەن لە ڕێی ڕێکخراوەکانەوە و لە ڕێبە حکوومەتەکانی تر و حکوومەتی خۆمان یارمەتیانە درێت ئازوقیانە درێتێ نەوتیانە درێتێ ئەوە هۆیەکە کە بە هەر چەندێک لە لای ئێمە کارکەن ڕازین و لەگەڵ ئەوەشە ئێمە مەقدورمان نەکردوون. باشە ئێستا لە هەرێمی کوردستانە سندیکا کرێکاران هەیە تایبەت بە کرێکاران و دیاریکردنی ڕێژەی موچە و ڕۆژانەی کرێکار بۆ منە دیاری کردووە ڕۆژی 40,000 بێ 25,000 بێ بدرێ بە کرێکار بۆ منە ئێوەش لەوە چە پابند بوو بن بەم ڕێژەیەوە کە بەڵێ لە سندیکا ئێمە لەم بوارە کە کارەکەین ڕازیشین بەو بڕەپارەی کە بیدەنە کرێکارەکانمان بەڵام بۆچی ئێوە وەکو جەنابەت ئاماژەی پێەکەی ئامادەن بە پارێکی کەمتر عەرەب بگرن بەڵام ئەو پارەی کە سندیکا یام لایەنە پەیوەندیدارەکان دیاریان کردووە بۆ کرێکارە خۆماڵیەکان ئێوە نایدەن بە کرێکاری خۆمان. ئێمە لە ڕاستیدا بۆ کرێکاری کورد ئەگەر ئەو کاری کە کرێکاری عەرەبی کا بیکە ئێمە زیاتریانە دێنێ و تا ئێستاشی تعلیماتێکمان لە هیچ فەرمانگەیەکەوە پێ نەگەیشتووە کە ئەبێت کرێکار ئەوەنەی پێ بدرێت. بەڵێ چه خزمەتگوزاریەکتان بۆ کرێکار و کارگوزار و کارمەندەکانتانەیە؟ ئێوە بەدەر لە موچەکەیان چی تریان ئەدەنێ؟ ئێمە لە ڕاستیدا بێ هەموو جلوبەرچێکی سەلامەتیانەینێ لە دەستکێشەوە لە پسپۆرەوە لە بەدرەوە لە جزمەوە و چاودێریشیانەکەن ئەەکەین بۆ ئەوەی سەلامەتیان بپارێزین کە ئەبێ بە وەکو ئیجباریمان لێ کردووە کە ئەبێ بیپۆشن ئەو بەرگە و خزمەتگوزاری کە لە ناو کەمپەکە خواردنی باشیان پێشکەشەکەین جێی ئیسراحات و ئەوەی کە ئەژمێنێتەوە جێگای ئیسراحەتێکی باشی هەیە زۆر ئیحتیمامیان پێین و بەس لە ڕاستیدا کرێکارێکی زۆر کەم ئەمێنێتەوە چونکە هەمووی جێی حەوانەوەی لە دەروی کەمپەکەیە. بەڵێ بۆ من ڕۆژانە ئەم کرێکارە بەرخوردێکی زۆر یا مامەڵەیەکی زۆر لەگەڵ خۆڵ و خاشاکێکی زۆر دادەکا کە لەوە جێ سەدان بۆنی جیاوازی ناخۆش بە سەر و چاویا دێ. ئێوە چۆن توانیتانیا کارتان بۆ ئەوە کردووە کە ئەم بۆنە ناخۆشە لەگەڵ ئەم کرێکارە بەرکەوتەیەکی وەکۆڵێ ناتەندروست و نێگەتیڤی نەبێ و تووشی نەخۆشی نەبێ ئێوە چۆن ڕێگری لەمە ئەکەن یاچیتان بۆ کرێکارەکەتان دابین کردووە؟ وەڵای ئێمە لەوێ شوێنی دەشتن و شوێنی نوێشکردن و مەتعەمی جیاواز لەگەڵ مەتعەمی کوردەکان هەموو شتێک ئەوان پێی مرتاح بێتن بۆمان کردوون لەگەڵ ئەوە دیتۆڵ ئەتر هەموو شتێکمان بۆ کردوون
کە خۆیان پێیان خۆش بوو بێت. ئەی هێنان و بردننی کرێکارەکان بۆونە دیاردەیەکە زۆر جار ئەم کرێکارە بە ڕێزانە بۆ من لە دوای سیارەی ئەو سیاری کە پێگوتێ سیارەی حاوێ یا سیارەی خۆڕژاندنەکە لەوێ دائەنیشن کە بۆ منە هەم دیاردەیەکی ناشرینی هەیە هەم بۆ منە بۆ سەلامەتی گیانی خۆیان لە ڕووی کەوتنە خوارەوە و حادیسەی سیارەوە اینجا لە ڕووی تەندروستی بۆ من ئەو بۆنە ناخۆشەوە ئەم دیاردەیە بۆچی وایە بۆچی ئەوە هەوڵ نادەن لە ڕێی ئۆتۆمبیلێکی وەکو پاز یان ئۆتۆمبیلێکی گەورە و کرێکارەکانتان بە ڕێز و حرمەتێکەوە بهێنرێنە سەرکار و بە ڕێز و حرمەتێکی شەو بمرێنەوە شوێنی نیشتە جێبوونیان. بەڵێ ئێمە پاسی تایبەتمان بۆ ئەو کرێکارانە دابین کردووە کە گسکی شەقام و کۆڵانەکان و حملەکانەکەن ئەیان بین و ئەیانینەوە کە ڕۆژی 4 جار ئەکات. بەڵام ئەو کرێکارانی کە دەرئەچن لەگەڵ ئۆتۆمبیلی کەپسدا بۆ هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاکی گەڕەکەکان ئەوانە تا ئەگەنە ئەو شوێنە لە پێشی سیارەکە دانیشن بەڵام دوای ئەوە دائەبەزن دەزەکەن بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک یعنی تۆ ناکرێت بە پاسبی بی بۆ ئەو شوێنەیە بە سیاری ئۆتۆمبیل دوای ئەوە کە ئەو خۆڵەشە چێتە ئەنێڕێ بۆ شوێنی دیاریکرااو بڕێژێ ئەوان هەر لە پێشی سیارەکە دانیشتون. بەڵێ کاک ئەمانج لە کاتی چالاکیەکانی کارگوزارانتان یان بۆ منە ئیش و کاری ڕۆژانەیان خوا نەخواستەگەر یەکێک لە کارمەندەکانتان یا لەو کرێکار بە ڕێزانە تووشی ڕووداوێک یان نەخۆشیەک یان برینداربوونێک یان بوون هەر نەخۆشیەکی درم و پەتا ببێ ئێوە وەکو کۆمپانیاکەتان چه خزمەتگوزاریەکتان بۆیان هەیە وە چیان بۆ ئەکەن؟ ئێمە یەکسەر ئێمە بەشی تەبابەمان هەیە لێپرسراومان هەیە لێ یەکسەر هینی بۆ ئەمەرجنسی بۆ ئەکا و پێویستی کرد یەکسەر تەلەفۆنەکەین بۆ ئیسعاف ئەژینا ئێمە خۆمان بە سیاری تایبەتی خۆمان ئەیبین بۆ خەستەخانە و کەسێکی لە خۆمان و کەسێکی لە خۆیان بە دیاریەوە ئەبێ هەتاوەکو ئەو کەسە چاگە بێتەوە و تەندروستی وەکو جاران لێتەوە. ئەی ئەگەر بۆ منە ئەم کرێکارە بەڕێزە پێویستی بە ماوەیەکی زۆر ئیسراحەت و پشویان بۆ منە دکتۆر پێی بڵێ بێ هەفتەیە بمێنیتەوە یان هەفتەیە ئیژ نەکەی یان بۆ منە برینەکەی تا چاگە بێتەوە ئێوە وەکو کۆمپانیا هەر وەکو کرێکارێکی کارکردو حساب بۆ ئەم کرێکارەتانەکەن یان بۆ منە ئەو ماوەی کە لە کارانە بۆی ڕائەگرن هەتاوەکو بێتەوە بەپێی حاڵەتەکە تەبەن حاڵەتی وا زۆر ڕوویاوە ئێمە ئەو کرێکارە کە تووشی ڕووداوێگە بێ بەپی ئەو تەقریر طوبیە کە داوای ئیجازە بۆ نمونە هەفتەیە 15 ڕۆژ ئێمە بە موچەکەیەوە ئیجازەیە تاوەکو ئەچی ئیسراحەتی خۆی کات و ئەگەڕێتەوە بەسەری شەکەی. بەڵێ کاک ئاماژ لەو 240 کارمەندەی کە جەناب ئاماژت پێکرد چەندی کوردە و چەندی غەیرە کوردە؟ تقریبا شۆفێرەکانمان هەمووی کوردن. بەڵێ بڵین کارگوزارەکانی ئەوێژیانی بڵین بەشی وەرشە و ئیدار و ئەمانە هەمووی کووردە تەنها بڵین کرێکارەکان لە 90 عەرەبە. بەڵێ ئەی جیاوازی لە موچەیە بۆ منە ئێوە لەسەر چ پێوەرێک موچە ئەدەن بە کارمەندەکانتان ئایا ئەوەی کە لەسەر شەقامێک بە گسکێکەوە شەقامێک پاگەکاتەوە لەگەڵ یەکێک کەوێتە شوێن ئەم سیارە بۆ نمونە شت کۆکاتەوە شتی ماڵان ئایا ئەمە جیاوازیە یان هەر یەک موچەیتانە ئێوە؟ هەر یەک موچەیە لەبەرەوەی هیلاچی هەردووچان هەروەکو یەکە. بەڵێ کاک ئامانج شتێک هەیە پێم خۆشە بیزانم بزانم ڕێژەی خۆڵ و خاشاکی شاری سلێمانی ئێوە لاتانە بۆ ئەو شوێنەی کە خۆتان کاری تیاکەن ڕۆژانە چەند تەنە ساڵانە چەند تەنە بۆ ئایا ڕێژەکەتان لایە یانە؟ بەڵێ ئێمە ماڭانە بۆ وەرگرتنی پێشینە ئێمە پێویستە ئاماری ئەم خۆڵ و خاشاکە بە کتابی فەرمی تەسلیمی شارەوانی بکەین بەشی ئامار ئەو ڕێژەی کە من لامە بە نیسبەت کۆمپانیاکەمانەوە بە نیسبەت سنووری ڕۆژهەڵات ماڭانە نزیکەی 5,000 تەن خۆڵ و خاشاک کۆ دەکرێتەوە و فرێ دەدرێ 5,000 تەن بەڵێ کە دەکاتە نزیکەی ڕۆژی 160 بۆ 170 تەن تەنها سنووری چالاکیەکانی ئێوەش. ئەی ئەوانی تر وەک جەنابەت زانیاریت لابێ ئەوانی ترژ هەر لە ئاستی ئەو ڕێژەی ئێوەن یا زیاترە یا کەمترە؟ ئەوەی من بزانم بەپی گەورەی و فراوانی سنوورەکانە پێم وایە ئەوانی تر لە ئێمە زیاترن.
بە شێوەیەکی گشتی و جەنابەت ئام زانیاریت لابێ لە ساڵێکە یا لە ڕۆژێکە ڕێژەی خۆڵ و خاشاکی شاری سلێمانی کە فڕێ ئەدرێ هی هاوڵاتیان چەندە؟ هەنی هەمووی بەشەکەی شاری سلێمانی بەڵێ نزیکەی 1000 تن لە ڕۆژێکە. کاک ئامان شوێنی فرێدانی ئەم خۆڵ و خاشاکە لەکوێیە؟ شوێنی هەرسێکتان شوێنی جیاوازتان هەیە یان هەرسێکتان لە یەک شوێنە ئەم خۆڵ و خاشاکە فڕێدەن؟ بەڵێ هەرسێک کۆمپانیاکە و بە شارەوانیشەوە بەو ئینقاز و بەو خۆڵ و خاشاکەی کە خەڵکیش خۆی ئەیبات ئەبرێ بۆ شوێنێکی تایبەت لەسەر ڕێگای تانجەرۆ شوێنێکی فراوانە لەوێ ئەو خۆڵە ئەڕێژرێ ئەنجا دوای ئەوە بە ئامێری تایبەت پاڵی پەیوەندرێ و ئەنجا 10 سانتیمەتر خۆڵی ئەکرێ بەسەرە کە پێی ئەڵێن تەمر سەحی. ئەمە تا چەند ڕەچاوی ژینگە و تەندروستی تیا کراوە بۆ نمونە بەداخەوە بینین جاری وا هەیە ئاگری تێبەرەدرێ یان بۆ هەراوا لەسەر خۆڵەکەدا ئەندرێ ئەمە تا چەند لە ڕووی تەندروستی و ژینگەیەوە شتێکی دروستە؟ بەڕای من هیچی نێکی تەندروستی تیانە و نە کۆمپانیا بۆ ئەو مەبەستی خۆڵ شاردنەوەیە و نە حکوومەت تا ئێستا بۆ پاراستنی ژینگەی ئەو ناوچەیە هیچیان نەکردووە. زۆر شێوازێکی کۆن و ناحەزاریە. ئەی بەرنامەی ئێوە چارەسەری ئێوە کاری ئێوە بۆ ئەمە کە بۆ منە وە کۆڵێ گوڕێکی پێ بدەن یا کارێکی باشتری بۆ بکەن کە ئەم زیانە تەندروستیی نەبێ؟ ئەو شتە لە دەستی ئێمە نییە. ئێمە کۆمپانیاکەمان ئامانجی ئەوەیە کە بە حەزاری ئەو خۆڵە بشارێتەوە و کارگەیەکی ریسایکل بێت لەوێ ئەو خۆڵ و خاشاکە دووبارە بکاتەوە و سوود لە مەوادە سەرچیەکان وەربگیرێتەوە. بەڵام بەداخەوە تا ئێستا حکوومەت ئەوەی من ئاگادار بم لەگەڵ کۆمپانیای لاڤارجی فەڕەنسی پێش چەند ساڵێک لەمە و پێش عەقدی کردووە بەڵام بەهۆی کێشەی نێوانیانەوە تا ئێستا هیچیان نەکردووە و ئەوەی ڕاستی بێ ئێمە نەک یعنی هەر بۆ سلێمانی بۆ شوێنەکانی تریش بۆ نمونە بۆ زوونی سێی چەمچەماڵ دوکان پرۆپۆزەڵێکمان تەقدیم کرد لەگەڵ کۆمپانیای جۆین هاوباش لەگەڵ کۆمپانیای ڕۆدەکسی نێودەوڵەتی هۆڵندی بۆ ریسایکلکردنەوەی خۆڵ و خاشاشی ئەو ناوچەیە و زۆر کۆمپانیای کەش بە هەمان شێوە پرۆپۆزەڵی تەقدیم کردو. ینی ئێوە پرۆژەتان هەیە بۆ ئەمە بەڵام حکوومەت بەدەمتانەوە نایە؟ بەڵێ. ئێوە بەنیازن چی بۆ من لەم خۆڵ و خاشاکە بکرێت چۆن بەگەڕی بخەنەوە سوودی لێبین لە داهاتوو ئەگە بۆ منە پرۆژەکەتان گوێی بۆ گیرایان بۆ منە سوودی لێبینرا؟ خۆی ئەگەر پرۆژەکە حکوومەت بەدەمیەوە بێت تۆ تەبعەن کارگەیەکی ریسایکلێنیتەوە ئەو کاتە ئەو خۆڵ و خاشاکە ناچێتە ئاوا بە شێوەیەکی ناتەندروست بڵاو نابێتەوە بەڵکو تۆ سوود لە مەوادەکانی ئەبینی و پرۆژەیەکی زۆر مربحە. ئەی ئێوە خۆتان لە تواناتانانیە کارگەیەکی لەو شێوە بهێن و بەڵام داهاتەکە یا بەرهەمەکەی بچێتە چوارچێوەی کۆمپانیاکەی خۆتانە یا بچێتە وە کۆڵە گیرفانی کۆمپانیاکەی خۆتانەوە؟ من پێم وایە کە حکوومەت وای پێ باشترە کە تۆ لە ڕێی کۆمپانیای بیانی و ئەوی شە بکرێ. بۆچی ینی بۆچی حکوومەت هەم وەکوڵێ ڕێب دەستی کۆمپانیاکانی وەکو هاوشێوەی کۆمپانیای ئێوەی گرتووە و ئامادەش نییە بیداتە دەست ئێوە هەڵێتەوە بۆەوەی ژینگە و تەندروستی هاوڵاتیان تێک بچێ؟ هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی ئەوەیە بۆی خۆیان شەریک بن لەگەڵ یایام؟ من نازانم بۆ ئەو مەبەستە بەڵام ئەوە ئەزانم کە تا ئێستا هیچ کۆمپانیایەکی ناو هەرێم ئەم کاری نەکردووە بۆیە ئەیانەوێت تەجروبەی یەکەم لەگەڵ کۆمپانیا بیانەکان بێ احتیمالە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین سوودی لێ ببینین لە داهاتوودا. بەڵێ کاک جەنابەت ئاماژەت بەوە کرد لە ڕۆژێکە 1000 تەن خۆڵ و خاشاکی شاری سلێمانی ئەبرێتە نێوان تانجەڕۆ و سلێمانی یان لەو شوێنەدا ئەندرێ 10 سانتیمەتر ئەکرێت بەژێر خاکەوە. ئەمە تاکەی بەردەوام بێ ینی تۆ هەموو ڕۆژێ 1000 تەن لە ژێر خاکەوە بە 10 سانتیمەتر بشاریتەوە
ماوەیەکی بۆ من هەموو دەشتی شارەزور و ئەم قەرەداغ و ئەم منتیقانە هەموویە بێ بە خۆڵ و خاشاک. ینی چارەسەر چی؟ ینی تاسە بەدیلێکتان نەدۆزیوەتەوە کە شوێنێک بێت تا کارگەیەکی لەو شێوی کە جەناب داماژی پێکەی بۆمان بێت. بەڵێ بەدیلەکە هەر ئەوەیە کە ئەبێت حکوومەت گرێبەستێک بکات لەگەڵ کۆمپانیایەکی ناوخۆ یا بیانی بۆ ڕیسایکلکردنەوەی ئەم خۆڵ و خاشاکە ئەژینا لە دێر زەمانەوە هەروە بووە و هەروە ژەڕوە پێش 20 ساڵ لەمە پێش چۆن ئەو خۆڵە داپۆشراوە ئێستاش هەروە داپۆشرێت. باشە وەکۆڵێ لە ماوەی زەمن بە ماوەیەکی زەمەنی یا کەی ئەم خۆڵ و خاشاکە ئەگاتە ئاستێ یا ئەگاتە پلێکە جارێکی تر تۆ ئیسفادە لە خاکەکەی بکەیتەوە وەکۆڵێ خۆڵ و خاشاکی تری تیابشاریتەوە. زۆربەی ئەو خۆڵ و خاشاکەی کە فڕێ ئەدرێ مادەی پلاستیک و باغە و ئەم شتانەی لەوە چێ بە 10-15 ساڵ نەبێتەوە بە خاگیان بۆنە خاک وردی نەکات. ڕاست من پێم وانە سوودی لێ ببینرێت هیچ هەوڵێکیش نەدراوە بۆ ئەوەی کە سوود لەو منتیقەیەش ببینرێت ئیلا بەوش بە شێوەی ئەو کارگەیە هەلی سەرچێتی. کاگامانج ماوەیەکی تر وەرزی بەهارە خەڵکی ڕوو لە دەشت و سەیرانگاکان و شاخەکان و ئەو شوێنانی کە شوێنی گەشت و گوزارین خەڵکی ڕوویان تێکەن وەکۆڵێ سەیرانگاکان قەرەباڵق و ئاوەدانەکرێنەوە لە ئێستاە بۆمنە هیچ سەیرانگایەک خەڵکی بۆ ناچێت تا بۆنە خۆڵ و خاشاک و پاشەڕۆی خۆیانی تیا بەجێ بهێڵن. بۆ منە ئێوە چۆن تەعامل لەگەڵ ئەم شوێنانەکەن ئایا پرۆژەشتان بۆ ئەوێ هەیە یان پێویستان بە تەندەری تازە هەیە بۆ ئەم وەرزی بەهار و گەشتکردن و سەیرانکردن؟ خۆی ئەگەر تەندەر هەبێ ئەوە لەلایەن شارەوانی و لەلایەن پارێزگاوە حازرەکرێ و ئەگەر بڵین سەیرانگا دوورەکان تا ئێستا نەخراوەتە تەندەرەوە بەڵام ئێمە پرۆژەمان بۆ ئەو شوێنانی کە خەڵکی بۆی ئەچێ بۆ گەشتیار خۆمان وەکو خۆبەخش ئەگەر سنووری خۆمان بێ یا سنووری خۆمان نەبێ پرۆژەمان بۆی هەبووە سەتلی خۆڵمان دابش کردو بە سەریانە ڕێنمایی بە شێوەی نامیلکە زەرفی خۆڵ بۆ نمونە لە هەموو بۆنەیەک بە تایبەت لە نەورۆزە لە تونێلی پێشڕە و لە دەواازەی عەربەت سلێمانی لەوانە ئێمە هەڵستاین بە دابشکردنی زەرف و ڕێنمایی. بەڵام هەست دەکرێت خەڵک ئەم زەرف و شتانەی کە ئێوە ئەیبەخشن لەوە چێ یان بۆ سوودی خۆی بەکاری هێنێتەوە یان پشتگوێ ئەخا. ئایا ئێوە کارمەندەکانتان ئەگەنە ئەو شوێنانی کە بۆونە ئەو شتەی کە هاوڵاتیان نایانخستۆتە ناو زەرفەوە هەراوە بڵاویان کردوتەوە ئایا ئێوە ئەوش پاگەکەنەوە یانە؟ ئێمە ئەوەش پاکەینەوە بەڵام ئێمە لە کاتێکا دابەشیانەکەین کە ئەو خەڵکە ئەچێ بۆ سەیران. بەڵێ ینی منیش ئەزانم بۆ منە تۆ لە سەیتەرێکا وەستی زەرفی خۆڵ و کۆمەڵی ڕێنمایە دەی بە هاوڵاتی بەڵام ئەتوانین بڵێن لە سەتادەی هاوڵاتیش بێ نەکوێ بە ڕێنمایەکەی جەنا بدەدا نە بۆ منە ئەو ڕێوشوێنەی کە تۆ بۆ داناوە جێبەجێیەکە هەریا علاکە فڕێ ئەدا ئەو زەرفە یان بۆ منە بۆ سوودی خۆی بەکاری هێنێتەوە. زۆر ڕاستە زۆری هەیە بۆ سوودی خۆی بەکاری هێنێتەوە و زۆریشێ نەخێر بەکاری هێنێ و خۆڵ و خاشاکەکەی تێکا و ئەشی بەستێتەوە بەڵام ئەمە بەڕێی من ئەمە ئەگەڕێنمەوە بۆ سستی ئەلام لە کوردستان یعنی ئەوە دەوری ئەوانە کە بتوانن خەڵکی هۆشداری بن بە خەڵک کە ئەو خۆڵ و خاشاکە لەوێ فرێنێن کۆیکەنەوە هەر هیچ نەبێبی بەستن لەوێ داینن یاخود بێنەوە بیخەنە حاوی تایبەتەوە. بەڵێ کاگ ئامانج جەناب داماژەت بەوە کرد کە لە چوارچەوەی کارەکانتانە ڕاژە و خزمەتگوزاریەکتانێ تەوزیعکردنی زەرف و کۆمەڵێشتە یان بەخشینەوەی سەتڵ و سەلەی خۆڵ و خاشاگیان بۆ منە ڕێنمایی بەخشین بە هاوڵاتیان ئەمە لە سنووری سەیرانگا و شوێنە گەشتیاریەکان ئەی بۆ ناو شار ئێوە بەدەر لە ئەرکەی کە لەسەر شانتانە چیتر بە هاوڵاتیانە بەخشن بۆ منە چ شتێکتان داوە بە هاوڵاتیان کە وەکوەڵە هینی خۆتان بێ ڕاژە و خزمەتگوزاری خۆتان بێ؟ بەڵێ ئێمە لە سنووری خۆمان هەر بە هەمان شێوە هەر توانیمانە سەتڵی خۆڵ لەگەڵ زەرف و ڕێنمایی بین بەو شوێنە گشتیانەی کە پێویستیان بەوە هەیە. بەڵێ کاگامان پێشتر باسی سەیرانگاکانت کرد
پێچێ زۆر جار باسی ئەلامیشت کرد کە ڕۆڵی کاریگەری هەیە لەوەی کە خەڵک وەشیار بکاتەوە خەڵک وا لێ بکات کە بەدەم داواکاریەکانەوە بچێەوە ژینگە پاکڕاگرێەوە ژینگە پیس نەگا هەستەکرێت کۆمپانیاکانی پاکردنەوە ئەوانی کە خۆڵ و خاشاک دەڕێژن لە سەیرانگاکان و شوێنە گشتیەکانە تابلۆ ئەو قەتعانەی کە باز لە پاراستنی ژینگە و فرێنەدانی خۆڵ و خاشاکەکەن ئەو تابلۆیانە بوونی نییە ئێوە وەکو کۆمپانیاکەتان بۆچی بیر لەوە ناکەنەوە یانی لە شوێنە گشتیەکانە تابلۆیەکی گەورە کە باز لە پاراستنی ژینگە و بۆکردنەوەی خۆڵ و خاشاک بکە بۆچی ئەوانە داناکوتن یا ئەوانە دانانێن خۆی ئەمەش دانانی ئەم تابلوانە مەرجی هەیە لەلایەن شارەوانیەوە بە پێی ڕێنمایەکانی تەندەر ئەبێ ئەو تابلوانە دانین ئێمە وەرزانە هینی ئەلامان هەیە و ئەو تابلوانە بڕێکی زۆرمان لە ناو شار داناوە کە هەمووی ڕێنماییە و لەسەر بۆ نمونە لە پێش تونێلی پێشڕە و لەسەر ڕێگای دەواازە سلێمانی عربەت لەوێ شەردامانەوە هەمووی بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە بەڵێ ئەی پێشتر بۆ منە باسی ئەوەت کرد کە ڕۆژانە بۆ منە لە شاری سلێمانی 1000 تەن خۆڵ و خاشاک فڕێدرێ بگەڕێمەوە بۆ ئەو پرسیارە ئێوە وەکو کۆمپانیاکەتان لەسەر چ پێوەرێک پارە لە حکومەت وەرەگرن ئێوە کە لە خزمەتی هاوڵاتیان داند و خۆڵ و خاشاکی شار فڕێدەن و ژینگە پاکڕاگرن لە بەرامبەریشدا حکومت بۆ منە داهاتتانەداتیان پارەتانەدات لەسەر چه پێوەرێک ئەو پارەیە وەرەگرن ئایا لەسەر بە ڕێژەی تەنە یان هەر شتێکی ترە نەخێر ئەمە ئەروەکو ئەرزی جەنابتم کرد ئەمە بەهۆی کەمکردنەوەی نهێنی بوو ئەم تەندەرە ئەو بڕە سلفەیەی کە ئێمە بۆمان دەرچووە هەر ئەو بڕەپارەیە کە ماڭانە وەریەگرین وەک پێشینە بڵێ هەماهەنگی و هاوکاری هاوڵاتیان بۆ کارگوزار و کارمەندەکانتان بۆ ئەو کرێکارانەی کە سەر بە کۆمپانیای خالید شینکین چۆنیەوە ئایا ئێوە وەکو کۆمپانیاکەتان لە ئاستی تەعامل و بەدەمەوە هاتن و خۆش ڕەفتاری و تەواضع و حتا ڕووخۆشی هاوڵاتیان بەرامبەر بە کرێکارەکانتان ڕازین یانە وە چ داواکاریەکیشتان بۆ هاوڵاتیان هەیە بەڵێ وڵا تا حدێک ئێمە ڕازین لە هاوڵاتیان بەڵام هەنێ جار حاڵەت ڕوەدا کە گلەیمان لە هاوڵاتیان هەیە کە بۆ نمونە مەسەلەن ئەبینی حاویا سووتێنرێ ئەبینی ئاگایان لە حاویەکانی بەردەمی ماڵەکانی خۆیان نابێ دوایی معاملەکردنیان لەگەڵ کرێکارەکانە لە هەندێک شوێن معاملەی باشی ئەو کرێکارانە ناکەن زۆر جار لەبەر ئەوەی ڕەگەزیان کورد نییە سوکایەتیان پێکەن زۆر جارانی حاڵەتی شەڕ و ئەیە ئێمە بەس ئەو گلێمان هەیە لە هاوڵاتیان و داواکاریشین لە هاوڵاتیان کە ئەم کرێکارە بە ڕەگەز عەرەبانە وەک کۆیلەیەک سیر نەکەن و ئەمانەش هاتوون خزمەتی شارە جوانەکەمانەکەن ژینگەمان ئەپارێزن و ئەمە لە زۆر وڵاتانی تر بە ئەندازیار ناو ئەبرێن بەڵێ ئەی بۆ نمونە زۆر جار بەڵێ ئەمە حەقی خۆیەتی کە هاوڵاتی بەو شێوە بە چاوی ڕێزەوە سەیری ئەو کرێکارە بە ڕێزانە بکە بەڵام لەوە چێ زۆر جار کرێکارەکانی ئێوەش کەم تەرخەم بن لە ئازداوڵاتیانیان بۆ منە بە تەعامولێکی ناخۆش شتەکەیان لێ وەرگرن یان سەتڵەکە من بینیوە بۆ من سەتڵەکە راوە بەو شەقامە فڕێ ئەدرێتەوە تەقووەڕێکی ناخۆشیشیە ئێوە بۆ کۆڵێ گلەیتان لە کارگوزارەکانی خۆتان چیەوە لەسەر چه پێوەرە یان لەلایەن کێوە ئەگەر ڕەخنە و گلەی هاوڵاتیە گەبێ لە کرێکارەکانتان چۆن ئەگاتە دەستان و چۆن لێپێچینەوەی لەگەڵەکەن بەڵێ بەڕاستی ئێمە لە سەر هەموو سیارێک ژمارە تەلەفۆنی کۆمپانیاکەی تایە و کۆنتاکێکی باشیشمان هەیە لەگەڵ هاوڵاتیان کە شتێکی وا ئەبێت مشریفەکان یا کۆمپانیا ئاگادارە بێتەوە و ئەو ئێمەش لەو حاڵەتە هەڵەستین بە بانکردنی ئەو کرێکارە و لێپرسینەوەی و زۆر جار سزای ئەدرێ و ئەگەر هەر چارەسەر نەکرا ئەوە دەرەکرێت بەڵێ کاگامانچ جەنابەت پێشتر ئاماژت بە ئەوە کرد کە حاویەکان لەلایەن هاوڵاتیانەوە دەسووتێنرێ گلەی بەشێک لە هاوڵاتیان کە من پێم گەشتووە
بۆچی حاویەیەکی گەورە لە هەر گەڕەکێکدا ناگرێت کە وڵاتیان بۆ نمونە داینێن شتەکانی خۆیانی تیادا بنێن و حکومەتیان بۆ منە ئێوە لە ڕۆژی دیاریکراوە بچن ئەم شتە کۆ بکەنەوە. ینی ئەم گلەیە هەیە بۆ کەس ناتوانێت لە بەردەم ماڵی خۆیان ئاگاداری حاویەیەکی بچووک بێ کە ڕەشەبا ئەگەری هەیە بیبایان مناڵ و مناڵ پاڵی پێوە بنێ یا یاری پێ بکەن. ئێوە بیرتان لەوە کردوەوە یام هەتانە ئەم شتۆ بەڵام لە زۆر گەڕەکە بەرچاو ناکەوێت. ئێمە من پێشتر عەرزم کردی وتم ئەم پرۆژەیە بە پێی مەرجەکانی تەندەرەکە جێبەجێکرێ و ئەمە پرسیارێکی زۆر گرنگە بۆی هاوڵاتیانیش لایەن ڕوون بێ. لە تەندەرەکە بڕێک حاویە دابین کراوە کە ئەوە دابەشکردنی لە ڕێی لیژنەی سەرپەرشتیاری شارەوانیەوە شوێنەکانی بۆ تەحدید دەکرێت ئەویش لەو شوێنە گرنگانەدا ئەندرێ کە خۆیان بەباشی ئەزانن و ئەو بڕێی کە دانراوە لە تەندەرەکە بەشی ئەوە ناکات تۆ لە هەموو گەڕەچێک حاویەکی گەورە دابنیت. بڵێ کاگ ئاماج لە ماوەی ڕابردوودا حکوومەت پێشنیاری ئەوەی کرد یا پرۆژەیەکی خستە بەردەم هاوڵاتیان لە بەرامبەر ڕژاندنی خۆڵ و خاشاکی هاوڵاتیاندا بۆ منە بڕێک پارە مانگانە وەکو کرێی کارەبا و کرێی ئاو و کرێی هەر شتێکی تر لە هاوڵاتیان وەربگیرێت. جەنابتان وەکو بەرپرسی پرۆژەکانی کۆمپانیای خالیشینکی یا وەکو کۆمپانیای خالیشینکی تا چەند ئاگاداری ئەم بڕەپارەیەن ئایا ئێوەش بەشدارن لە وەرگرتنی ئەم بڕەپارەیەدایانە؟ نەخێر هیچ پەیوەندیەکی بە کۆمپانیەکانەوە نییە. بودجەی کۆمپانیەکانی پاکردنەوە لەلایەن حکوومەتەوە ساڵانە دابین کراوە و ئەم پارێش کە وەرەگیرێ احتیمالە بۆ پرۆژەی تر بەکار بێنرێ کە زۆر هاوڵاتیان زۆر سوودی لێ ببینرێ و ئێمە پێمان باشە کە ئەو پڕەپارەیە بڕەپارەیەکی ڕەمزی بێ وەربگیرێ کە تەسیر نەکاتە سەرباری گوزەرانی هاوڵاتیان چونکە لە سەرانسەری جیهان پارەی خۆڵ و خاشاک کۆکرێتەوە و لە کوردستان لە هەموو شارەکان کۆکرێتەوە تەنانەت لە سلەیمانی کۆ نەکراوەتەوە. جەنابەت ئەوەندەی ئاگاداربی ئەم بڕەپارەیە کە دیاری کراوە لە بەرامبەر فرێدانی خۆڵ و خاشاک لە هاوڵاتیان وەربگیرێت چەندە؟ ئایا ئەوەندە زۆرە کە هاوڵاتیان بەداخەوەیان من راپۆرتێکم خوێندەوە کە هاوڵاتیان وەکو مەترسیەکی گەورە سەیریەکەن. ئایا ئەم بڕەپارەیە هێندە زۆرە کە باری سەرشانی هاوڵاتیان قورس بکات یان نە؟ نەخێر، پارەکە پارێکی زۆر کەمە بۆ هەر ماڵێک 3 بۆ 5,000 دینارە، بۆ شوێنی تریش بەپێی حەجم و قەبارێ. شوێنی تر وەکو کوێ؟ وەکو دوکانەکان، قەسابەکان، سۆپەرمارکێتەکان، زۆر شوێنی تر. بڵێ ئەی کاگامە لەسەر چ پێوەرێک ئەمەدانێ؟ بۆ نمونە ئێستا ئێمە کارەبا لە ڕێی سەعاتێکەوە خەڵک چەندێ بەکاری بهێنێ ئەوەندە پارەی بۆ دێتەوە. بۆ منە ئێستا وەرگرتنی خۆڵ و خاشاک پێوەرێکی وردی نییە. ماڵی وا هەیە لەوەچە 2 مانگ ماڵەکەی خۆی بەجێ هێشت بێ کیلۆی خۆڵ و خاشاکی فرێنەدابێ، هیواژێ لەوەچێ لە مانگێکە تەنێک خۆڵ و خاشاک و شتی فرێدابێ. ئایا ئەمە یەکسانیە ماڵە هەژارێک 5,000 لێوەربگرێت و ماڵە دەوڵەمەندێکیش کە تەنێک شتی فرێداوە 5,000 لێوەربگیرێت یانە؟ خۆی زۆر ڕاستە، بەڵام تا ئێستا ڕێنمایەکی وانە هاتووە کە ئێمە زۆر ئاگاداری ئەم شتانە بین لە نزیکەوە. بەڵام پارەکە ئەوە نەکەمە کە پێم وانە تەسیر بکاتە سەرباری گوزەرانی هاوڵاتیان و لە هەمان کاتیشە هاوڵاتیان دوای کارەکە ئەکەون، ئەو کاتە لێپرسینەوە لەگەڵ کۆمپانیای پاکەرەوەکانەکەون چونکە پارە ئەدەن. بەڵێ ماوە سامانج لە ئێستاە گرفتەکانی کۆمپانیای ئێوە لە بەڕێکردنی کارەکانتان و زیاتر ڕاپەڕاندنی ئەرکی سەرشانتان و پاکڕاگررتنی شاری سلێمانیە کۆمەڵی گرفت بێگومان دێتە ڕێگەتان. ئەو گرفتانتان چین؟ بەڵێ وڵا ئێمە گرفتەکانمان ئەوەیە کە مەسەلەن هەنێ شوێن هەیە هەر قوڕ و خۆڵە تا ئێستا قیرتاو نەکراوە، ئێمە سەرجادەیەک پاکەینەوە سیارە بەوێ ئاڕوا پیسی ئەکاتەوە یەکێکە لە گرفتە سەرچەکانی کۆمپانیەکانی پاکردنەوە. دووەم لە هەندێک شوێنە سیارە ئەوەستێنرێ سیاری خۆڵەکانمانە ناتوانن بە تەواتی بچنە ناوە یا سیاری گسک ناتوانێت گسکەکان شۆستەکان گسک بە.
کاگامەجیا من کاتی بەرنامەکەم تەواو بووە کۆتا شتێک کە جەنابەت بێڵێ یا پرسیارێک کە ئێمە نەمان پرسی بێ و پێویست بکات جەنابتان ئاماژەیەکی پێ بکەن یان هەر شتێکی تر بیکەینە کۆتا پەیامی بەڕێستان. سپاس دەکەم. من لێرە داواکارم لە هاوڵاتیان کە ژینگەی شارە جوانەکەمان بپارێزن بەوەی کە ئەو خۆڵ و خاشاکێنەی کە هەیەە ڕۆژانە بیخەنە کیسی تایبەت و لەبەر دەرگاکە داینن بۆ ئەوی کاکەی شۆفێر بە ئاسانی بتوانێت هەڵیگرێ و هەروەها ڕێنمایی مناڵەکانیان چ لە مەکتەب بەڕێی مامۆستاکان ڕێنمایان بکەن کە ئەو دەبەی ئاوی کەی خۆنەوە یا ئەو زەرفی چپسە فرێنەدەن بیخەنە شوێنی تایبەتەوە. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس بۆ بەڕێز. بینەرانی بەڕێز، پێم خۆشە وەکو بیرخستنەوەیە لە کۆتایی بەرنمەکەدا ئەو کرێکار و کارمەندە بەڕێزانەی هەر کۆمپانیایەک لە بواری پاک و خاوێن ڕاگررتنی شەقامەکان و کۆڵانەکانی شاری سلێمانی بەر لەوەی ئێمە سەیری ڕەگەز و زمان و ئاین و حتا ڕنگ و ڕوخساریشیان بکەین دەبێت چاو لەوە بکەین کە ئەوانیش مرۆڤن بە دوای قوت و بژێوی ژیانی خۆیاندا ئەگەڕێن بۆ ئەوەی نانێکی حەڵاڵ پەیدا بکەن، بۆ ئەوەی لە ڕێگەی خراپەوە نان پەیدا نەکەن. زۆر بە شێوەیەکی مرۆڤ دۆستانە بە شێوەیەکەوە شایەن بە ڕێز و شکۆ و حرمەتی ئەوان بێ مامەڵەیان لەگەڵدا بکرێەوە هیچ جۆرە سوکایەتی و بێڕێزیە بەرامبەر بە بەو کرێکارە بە ڕێزانە نەکرێ وەکوەڵێ ڕەگەز و زمان و ئاین و هیچ شتێک ڕەچاو نەکرێت لەمەدا. لێرەدا هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم. خواتان لەگەڵ. کاک دکتۆر لە بەرنامەی ڕابردووە بۆی من بتوانم گرێدانێکیش بە بەرنامە ڕابردووە گرەی بدەمەوە برایەتی ئیسلامی چۆن گەورەتر بکەین بۆ ئاستی برایەتی نیشتیمانی. ئاستەنگەکانی بەردەمی بەرژەوەندیە تایبەتیە تەسکە حیزبیەکانن کە ئەویش نەتیجەی حرمان و بێبەشی تاکی کوردیە. نە قانون هەیە، نە شەریعەت هەیە، نە نیزامێک هەیە. چی بکرێ بەوەی کە ئەو ڕابردووە نزیکە کاریگەری خراپ لەسەر